باسمان لە بوونی بەتوانە و بوون بە کردە کرد لە هاوڕێتیە ئەرستۆ تەمان جارێکی تر دەچێتەوە سەر ئەم بابەتە دواتر دێتە سەر ئەوەی کە لەوانەکەی پێشوو باسم کردکە ئەو پێ وایە دەبێ ینی کەسێک دەتوانێت هاوڕێی یەک کەس بێت نەک دەتوانێت هاوڕێی زۆرێک بێت لەوێ من تێستە تەکستەکە دەخوێنەوە لەگەڵ تەکستەکە ئایتر بەرەبەرا و با شتانە یەکلا دەکەینەوە واستەکەم ئەو بابەتەی لە وانەکەی 15 پێشووە باسم کرد کە ئەوەی سەلاحەدین هاتە ناوە مەوزۆی سەلاحەدین نمونەیەک بوو بۆ ئەوەی من شتێکەیە پێڕوونکەمەوە ینی کە ڕەبتێر بە هاوڕێتیەکەەوە هەیە و ئەو شتانە ناچارم لێرە چونکە لەبەرەوە لە شوێنێکان لە ڕێگەی چەمکەکانەوە تۆ بە ئاسانی ناتوانی ئەو شتە ینی ڕوونکەیتەوە بەرجەستەیکەی تەنها بەش تێگەیشتن ناتوانانی دەبێت فعلەن کۆمەڵە نمونە لە بەردەست تابێت تا لە ڕێگەی نمونونەکانەوە فکرەکە ڕۆشنکەیتەوە ئەوەی لەوانەیە پێشوە باسم کرد وتم مەمۆزۆی دەسەڵاتخوازی فەرامۆش کراوە و کۆمەڵە شت لەگەڵ سوودخوازی و چێشخوازیە هەرسێکیان ئەمانە تەبەن ئەرستۆ بەردەوامیش لەسەرەوە دەکا و دوو جۆرە لە هاوڕێتی جاکاتەوە ئەوەیان کە لەسەر سوود و چێژە تەبان لەسەر دەسەڵاتیشە نانیشتی سێمیش لەگەڵ هاوڕێتیەکی ڕاستەقینە بەڵام لە شوێنی ترادێت ئەوەی کە زەمینەی هاوڕێتی ساختەکەیە هاوڕێتی ڕاستەقینەکەی تیا شی دەکاتەوە وە لێرە تێکەڵ یەک دووست دەبێت لە نێوان زەمینەی هاوڕێتی ڕاستەقینەکە کە زەمینەیەکی تەواو عەقلی و ڕۆحیەوە ڕەبتە بە فەزیلەتەکانەوە لەگەڵ زەمینە مادیەکەی کە ڕەفاقەت هاوڕێتی ساختەکەی تایە هاوڕێتی ساختە بۆ مانایە هاوڕێتی نییە لە پێناو هاوڕێتی خۆیە لە خۆی ئامانج نییە هاوڕێتەکە وەسیلەیە بۆ چێژ وەسیلەیە بۆ سوود یا وەسیلەیە بۆ دەسەڵات یەکێک لەمانە بەزەم هاوڕێتی کە لە خۆیە هاوڕێتیە و وەسیلە نییە ئامانجە ئەمان دەکەوێتە ناو فەزیلەتەکانەوە وە لەوانەکانی پێشتراوڵمدا زۆر ئەوە ڕوونکەمەوە کە تەمان کرۆکی ئەم هاوڕێتیە چاکە و چاکەیە یار فەزیلەتێکی ترە لە فەزیلەتەکان یانی لە چاکەکان ئەوانەمان ڕوون کردەوە وە لێرەوە هاوڕێتی لە خۆیان دەبێتە ئامانج ینی هاوڕێتی دەرکەوتنی چاکەیە لە ناو پەیوەندیەکە ینی هاوڕێتی زەمینەی دەرکەوتنی چاکەکەیە وە چاکەکە خۆشی جەوهەری هاوڕێتەکەی ینی شتێکی گیان نییە لە هاوڕێتەکە ینی بەبێ چاکە ئێمە ناتوانین هاوڕێتی وجودی نییە بەبێ جەوهەرەکەی بەبێ ینی ئەم هاوڕێتیە وەکو ئەو کارەی کە ئێمە دەیکەین و ئەو سوکەوتەمرۆیی کە ئێمە دەیکەین وا بەستەیە بەو کرۆکەوە و ئەو کرۆکە دێتە ناو کردەکانەوە ئەو کردانەی کە ئێمە دەیکەین لەبەرەوە کردەی هاوڕێیانە هەمیشە کردەیەکە چاکەتیایە بەرجەستە دەبێت ئەوەی کە پێشتر نمونەی هونەرەکانیشوانێنایەوە چۆنەوەی کە لە ینی لەو شوێنەوە دێتە ناو ئەوەی کە تەکنیکیە ئەمەش بامان شێوە ئەوەی کە ینی سەر بە عالەمی چاکەکانە یەکێکە لە چاکەکان یا چاکەیە بە کاو چاکانەی تری لە خۆگرتووە دێت لە ناو کاروکردەوەی ئێمە خۆی بەرجەستە وە کاتێک چاکە لە کردەوەکە ینی ئێمە خۆی بەرجەستە دەکا ئەم بەرجەستە بوونەی بەرجەستە بوو ینی پێی دەڵێن هاوڕێتی یعنی هاوڕێتی فۆرمی فەزیلەتەکان بەس ئەو لێرە ئەمە تێکەڵ دەکات لەگەڵ هاوڕێتیەکەی ترا زەمینەکەی تێکەڵ دەکات و من ئەمە دەبێ ئەمانە جیاکەمەوە و من نەگەر لێرە لە بەتابەتی لەم کتێبەی ئەخلاقا زۆر ئیشکال هەیە چونکە ینی ئەرستۆ تێی دەکەوێت ینی بنەماکە دەرک پێ دەکات بەڵام کاتێک کە دێتە ناو لێکدانەوەی تووشی کێشە دەبێت و سەبەبەکەشی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە ئەرستۆ لە تەبیعەوە سەیری عەقڵ دەکات ینی دقیقترین کتێبی ئەرستۆ کە گزارش لە عەقڵی ئەرستۆ بکە بە پوختی کتێبی تەبیعەیە طبعاً دوایەوە لۆجیکەکە و تۆ بتەوێ ئەرستۆ وەک خۆی ببینی لە ناو تەبیعە ئەم عەقڵە دەبینی چۆن لێکدانەوە دەکات بەڵام کە دێتە ناو ئەخلاقەوە ئەم کێشانە دروست دەبێت ینی
هوشیاری بە مەوزوعی ئەخلاق هەست دەکەم زۆر لەناو فەلسەفا تا حدێکی زۆر هەست دەکەم لەگەڵ کام تا هوشیاریە کامل دەبێت ینی ساڵانێکی زۆری چەند سەدەیەکی پێدەچێت و نەگەر چەند سەدەیەکی پێدەچێت فەلسەفەی گریکی تەواو دەبێت فەلسەفەی مەسیحی و ئیسلامی دێت دوای فەلسەفەی مەسیحی و ئیسلامی اینجا لەناو فەلسەفەی ئەوروپیا لە کۆتاییەکانی پێگەیشتنی ئەو ئایدایانە لەناو عەقڵی ئەوروپیا دەرک بە مۆزوعی ینی تەواو مۆزوعی ئاکار ڕۆشن دەبێتەوە لەبەرەوە مەوزوعی ئاکاریە ئەخلاق لەناو فەلسەفا زۆر تەخیر دەبێت لەوەی کە خۆی ئاشکراکە بەس تەبیع ئەوان نییە لۆجیک وان نییە و ئەنتۆلۆجیا لە ئەنتۆلۆجیا ئەمانە کێشەمان نییە بەس لە مەوزوعی ئەخلاقا کێشەکە دروست دەبێت و لە کتێبێک لەو کتێبانەی بەشانەی کە لەم کتێبا هەیە کاتی خۆی لەسەر فەزیلەتە عەقلیەکان هەر لەوێش فەزیلەتە ئەخلاقیەکانە هەر لەوێش بامان شێوە و تێکەڵکاریە دروست دەبێت ینی جا بۆیە بەس دەکەم ئەمە مانوم دەکات تا و شتانە جا دەکەمەوە لە یەکتر جا لێرە تێکستەکە دەخوێنمەوە ئێستا لێرە تەرکیز لەسەر بنەماکە دەکاتەوە کە چاکە وەک بنەمای هاوڕێیەتی چونکە ئەم چاکەیە پەیوەندی هاوڕێکان ئەم چاکەیە دەیبەسێ بەیەک ئەگەر ئەم چاکە نەبێ ینی کردەکان بن دەبێ ئەوانە کردەکانیان وەکو یەک بن ئەمان ئەرس و کەوت بکەن بەس ئەم چاکەیە کە دێتە ناو کردەکانەوە شێوازی جیاواز وەردەگرێت لەبەرەوە هەر کەسە خۆیەتی بە شێوازی خۆیەوە چاکەکە بەرجەستە دەکات ئەلێرا ئەمانەی یەکتر نابەستنەوە یەکتر نەفی ناکەنەوە وەوەی نایەڵێ یەکتری نەفیکەنەوە و جیاوازیەکان هەر کەسە خۆی ینی وا بکا کار کەسە خۆی نەبێ یەکێکیان ئەویتریان بێ لە ڕاستیا ئەوەی وا دەکات ڕێگر بێ لە بەردەم ئەمە چاکەکەیە چونکە چاکەکە لە خۆیان یەکە و هەردووکیان ئەو چاکەیە کە یەکە بەرجەستەی دەکەن بە دوو ڕەنگی جیاواز بە دوو شێوازی جیاواز بۆ شێوازەکە تەبیعەت دەیبەخشێت شێوازەکە خۆی لە خۆیان ئینێکی تەبیعی هەیە ینی دەکەوێتە ناو تەبیعەتەوە بەڵام ئەلێرە ئەوەی عەقلی و ڕوحیە دێتە ناو تەبیعەتەوە لە ڕێگەی شێوازەکەەوە بەڵام ئەوەی جیاوازیەکان دەپارێزێ تەبیعەتە جیاوازەکان دەپارێزێ ئەوە لە ڕاستیا ئەوەیە کە عەقلیە دەیپارێزێ تەمان لە خوار ئەوەی کە سروشتیە شتێکی ترەیە مادیە مادی ئەوەی مادیە بە پێچاوانەوە جیاوازی لە ناو تەبیعەتە نایەڵێ وەکو چۆن مادە تۆ ئێستا هەموو ئەم شتانەی کە هەن شتە جیاوازانەی کە هەن هەمویان لە مادەیەک پێگاتون لەگەڵ شێوەیەکە فۆرمێکە یا هەر شتێکی ترەکە جگە لە مادەیەوە بوونی ئەم شتەی ڕاگرتووە ئەمە بەشێکی تەبیعیە ینی سروشتیە ئەو هی ئەوەی هەزە سروشتیەوە بەشێکی مادیە مادیەکە یەکبوون دروست دەکات بەڵام سروشتێکە جیاوازی دروست دەکات طبعاً کاتێک ئەم جیاوازیانە دروست دەکات ئەگەر چاکەکە نەبێ ئەم جیاوازیانە بکاتەوە بە یەک ئەو کاتە هەر کەسە ئەو شێوازە لە بوونهەیەتی بە باشتری دەزانێت لەویتر یعنی تەعەسسوب دروست دەبێت بۆچی بۆ شێوازەکە ئەو دەڵێ ئەمەی من ڕاستە لەبەرەوەی دەبێت تۆ وەک من بیت یعنی تەبیعە بەجیا یەکبوونەکە دروست دەکاتەوە ینی بەرەو لای مادە دەڕوا چونکە کاتێکم جیاوازیانە نەفی دەبنەوە فعلەن ئەوەی نەفی دەبێتەوە تەبیعە خۆیەتی ینی ئەو جیاوازیانەیە کە تەبیعە بەرهەمیان دێنێت و تەبیعە لە ناو جیاوازیە و خۆی ئاشکرا دەکات کولتورە جیاوازەکان زمانە جیاوازەکان کاتێک هێزێ دێ ئەم زمانانە جیاوازی ئەم زمانانە نایەڵێ بەو معنایە ئەم زمانانە عەرقەلەن بۆ تێگەیشتنی ئێمە لە یەکتر وەکو ئەوەی کە لە سەردەمی مۆدێرنا هەیە ئەم کوشتنی ئەم جیاوازیانە کوشتنی سروشتە کە سروشت ئەم جیاوازیانە دەدا مادە نایدا مادە یەکبوونەکە دروست دەکات کە مادە سەیتەرە لەسەر سروشت دەکات سروشت ون دەبێت نەفی دەبێتەوە لەکوێ نەفی دەبێتەوە لە جیاوازیەکانە یعنی کاتێک مادە کاتێک گەمە بیرکردنەوەمان پراگماتیکیە و مادیە بیر لە قازانج دەکەینەوە حتما بوونی یەک زمان باشە بۆ هەموو دنیا چونکە عەرقەلە نایەڵێ لە پەیوەندی گرتنا و عەرقەلە دروست ناکات لە ئاڵ و گۆڕە یەک زمان هەمومان قسەی پێ بکەین ئەمە زمانە بوو چی ئیشێکیان هەیە زمانە کاتێک ئێمە لە مادەوە بیر دەکەینەوە و طبعا دنیای مۆدێرن لەسەر ئەم یەکبوونە مادیە دامەزراوە کە ڕەبتی بە سوودخوازیەکەوەیە ئەمە فۆرمێکی تری سوودخوازی
ئەوروپیە لە ڕاستیە مڵکخوازی ئەوروپی کە لە شکڵە مۆدێرنەکەی دەردەکەوێت و ئەم جیاوازیانە مادەکە چونکە مادە یەکە مادەی بۆ نمونە تۆ تەختەیەکە دەیە کورسی لێ دروست دەکەی وجودێکی سەر بەخۆیە ئەم کورسیە مێزێکی لێ دروست دەکەی مەکتەبەیەکی لێ دروست دەکەی بەڵام هەمووی چییە؟ هەمووی لە مادایە کە لێرە هەمانیەتیەکە لە مادە دروست دەبێت باشە لە ناو بەڵام جیاوازیەکە لە چیا دروست دەبێت لە سروشتا دروست دەبێت کاتێ مادە جێگەی ئەوە دەگرێتەوە کە عەقلیە جیاوازیەکان نەفی دەکاتەوە چونکە دەیەوێ خۆی دەرکەوێ کاتێک کە سروش دێ ئەم تەختە دەکا بە مێزێک ینی ئەم مادەیە دەکا بە شتێک ئیتر ئەم تەختە وەک تەختە نامێنێ ئەوەی مادەیە ون دەبێ ئەو کاتە ناتوانین بڵین ئامە تەختەیە دەڵێن ئەمە کورسیە ینی چی ینی فۆرمەکە مادەکە نەفی دەکاتەوە بەڵام مادە دەیەوێت جارێکی تر فۆرمەکان نەفی کاتەوە بۆەوەی بکەوێتەوە ناو یەکبوونی خۆی چونکە سروش مادە لە خۆی جا دەکاتەوە ینی جیاوازی دەخاتە ناو مادەوە و کاتی ئەم دیالکتیکەی نێوان سروشت و مادە سروشتیایە زاڵ دەبێت جیاوازیەکان دەکوژێت بۆچی چونکە ئافۆن مادەتیایە زاڵ دەبێت جیاوازیەکان دەکوژێت کە سروشتیایە زاڵ دەبێت مادە ون دەبێت ناکۆکی دروست دەبێت ینی هەر یەکەیان یەکە لەوانەی کە خۆی بە ڕاستەقینەکە دەزانێت و لێرە کە خۆت بە ڕاستەقینەکە دەزانیت لەو شوێنە حەقی کە تۆ خۆت ئەمەیت وە خۆت ڕاستەقینەی بەڵام کاتێکە دەردەچی بۆ ئەوانی تر ئەمەیانی تر مادەکە دەجوڵێنێ ئەوی تر نەفی دەکەویتە ژێر حکمی مادە ینی لە حکمی سروشتەوە بەرەو حکمی مادە دەچی بۆ نمونە منی هەورانی کە فۆرمێکی کلتوریم هەیە هەتا ئەو شوێنە لە ناو سروشتام کە هەست دەکەم ئەمەی کە هەمە دروستە و ڕاستە بۆ خۆم بۆ من ڕاستە چونکە هی منە لە سروشتی منەوە هاتووە بەڵام کاتێک کە من بیرم لەوە کردەوە ئەمەی من ڕاستە لە هی ئەوی تر و ئەوی تر و ئەوی تر و دەبێ ئەوی تری ئەوانی تر بە زمانەکەی من قسە بکەن بە کلتورەکەی من بژین ئەو کاتە من لە چیەوە تێپەڕ دەکەم لە سروشتەوە تێپەڕ دەکەم بەرەو مادە و مادەش چیە دەسەڵاتە هێزە هێزی بەیەککردن هێزی نەفیکردنەوەی سروشت تا ئێرە هەر کێشەکە لە بینی سروشت و مادایە مادە سروش نەفی دەکاتەوە بەڵام لە عینی کاتا چی دەکات هەوڵ دەدا سروش چۆن یەکبوونەکەی هەڵوەشاندوێتەوە بگەرێتەوە بۆ یەکبوونەکەی خۆیانی لە شوێنەکە ئەگەر ئێمە فیزیکیەن سێری گیان بکەین مادە حەقی خۆیەتی یعنی چونکە سروش جیاوازی خستووەتە ناوی سروش دای براندووە لە خۆی و مادە مەیلی هەیە بۆ گەڕانەوە بۆ خۆی دەیەوێت کاتێک کیشکە دەیەوێت بگەڕێتەوە بۆ خۆی چی دەکا کورسیەکە فۆرمەکەی دەردەکا دەکاتەوە بە تەختە مێزەکە دەکاتەوە هەمووی دەکاتەوە بەخۆی لێرە جۆرێک لە دیالکتیکەیە لە بینی سروشت و مادە کە دیالکتیکێکی بەڕاستی خەتەرناکە ئەی لەکوێوە سروشت سەلامەتە و لەکوێوە ئەم وشیاریە دروست دەبێت کە من ینی مادە پێت دەڵێ ئەوانی تر وەک خۆت لێکە مادەکەی ناو تۆ کە مادەکەت لەگەڵ ئەوی ترایەکە مادەکانت دەدا ئەوی ژان دەدا تۆ سوورەکە لە تۆ نەفی بکاتەوە و مادەکە بلکێنێتەوە بەخۆیەوە و مەوزوعی عەسەبیەت و ئەوەی خەلدون باسی دەکا لە دەڵێ پەیوەندێکی خوێنی نییە هەڵدانە بۆ زاڵبوونێکی زیاتر چونکە لای ئەو عەسەبیەت و ئەوەی کە دەوڵەتی لەسەردا دەمەزێ دەوڵەتی خلافەت ئیلاقەی بە خوێن و ڕەشلەک و خێڵوشتەوە نییە و کۆبوونەوەی لەسەر ئەساسی عەسەبیەت کۆبوونەوەیکی خێڵەکی نییە ئەسڵەن لەلای خەلدون ڕەبتی بەم دیالکتیکی سروشت و مادەوە هەیە و لێرە یەکبوونێکەیە کاوانی تر خێڵەکانی تر کە دیان لەگەڵ ئەم خێڵا یەک دەگرن وجودیان نەفی دەبێتەوە ینی جیاوازیەکانیان ون دەکەن و ئەم خێڵا خاوەنی ئیرادەکەی ئەوانی تر مادەکەیان وەردەگرێ و دەلکێنێ بەخۆیەوە و ئەم ئیرادە هەموو خێڵەکانی تر دەجوڵێن یعنی یەک ئیرادە هەیە لێرە جا ئەمانە لێرە لەم دیالکتیکی سروشت و مادە کاتێ مادە دێت
لەگەڵ سروشتا و سروشت لێرە نەفی دەکاتەوە کە سروشتی نەفی کردەوە ینی چی ینی ئەوەی لە سروشت تا هەیە و لە سروشتەوە هاتووە بەشە سروشتەکە کە جیاوازیەکان دروست دەکا و وا دەکا بوونەوەرەکان هەر یەکە بوونی سربەخۆی خۆی هەبێت و هەر یەکە ئازاد بێت لە بوونە و ڕێگرە لە بەردەم مادەکە کە ئەو ئازادیەی لێسێنێتەوە ئەو کاتە چی دەبێت مادەکە دێ ئەو ئازادیە نەفی دەکاتەوە و وجودەکان نەفی دەکاتەوە بۆ یەک وجود بەڵام ئەمە هەر یەک بوونە یعنی مادە یەکبوونە بەڵام یەکبوونی جیاوازەکان نیە یعنی یەکبوون نیە لە ناو جیاوازیە یەکبوونە بە نەفیکردنی جیاوازیەکان بەڵام ئەوەی کە عەقلیە کە دەڵێن چاکەیە و فەزیلەتەکانە و ئەوانەی کە هەیە ڕێک پێ پێچەوانەی مادەوە ئەمە سروشت دەدرەوشێنێتەوە زیاتر لە خۆی یعنی کاتێک کە دوو گروپ دوو تەبیعەتی جیاواز و دوو بوونەوەری جیاواز لەناو ئەوەی کە عەقلیە دەبنەوە بە یەکبوونەکەیان ئاوایە زیاتر خۆیانن لەوەی کە ئەوەی کە عەقلیە نەیەتە ناو وجودیان یعنی کاتێ یەکبوونی بۆ نمونە هەورامەیەک و سۆرانیەک لە خۆبوونەکەیانایە و مەربوطە بەوە سۆرانیەکە دەبێ ینی سۆرانی تر دەبێت لەوەی کە بەر لەو یەکبوونە هەیە هەورامیەکەش هەورامی تر دەبێت لەوەی کە هەیە بۆچی چونکە ئەو فکرە عەقلیەت لێت دەخوازێت تۆ خۆت بیت ئەوی تر نەبیت ئەو کاتە ئەمەی سروشت بەخشیوێتی عەقڵ ڕۆشنی دەکاتەوە یعنی ئەمە بۆ وەکو نمونەیەکی وەکو میتافۆرێک کاتی خۆی لە نامەی دکتۆرەکە بۆ لێکدانەوەی ئەمە شتێکم من کردووە بۆی تەسەووری کەن ڕووناکیەک بێنە پێش چاوتان لە ناو هینێکی شوشایە کە هەر شوشە ڕەنگێکی هەیە و ڕووناکیەکەش لە ناو ئەم شوشە دەدات لەم ڕەنگانە و جارێ ڕووناکیەکەمان دانەگرساندووە لە ناو تاریکیایە ئەم تاریکیایە وەکو مادە وایە جیاوازیەکانی نەفی کردووە ئەم ڕەنگاوڕەنگەی لە ناو شوشەکە هەیە وجودی نییە هەمووی چییە؟ هەمووی تاریکە ڕەنگەکان جیا ناکرێنەوە کاتێک ئەم ڕووناکیە وەکو ئەو شتە عەقلیە دێتە ناو ئەم ڕەنگانەوە ینی گڵۆپەکە پێ دەکەین گڵۆ ڕووناکیەکەی ناوی چی ڕوودەدا هەر ڕەنگە بە درەوشانەوەی خۆی دەدرەوشێتەوە چەند ئەو ڕووناکیە وەرگێ ئەوەندە زیاتر دەدرەوشێتەوە یعنی ئەوەیان سەوزە سەوزیەکەی تیا دەدرەوشێتەوەی سوورە سوورەکەی تیا دەدرەوشێتەوە ینی شوشە ڕەنگاوڕەنگەکان هەر یەکەیان وەک ئەوەی کە هەیە لە ناو بوونا دەردەکەوێت و ئەم ڕووناکیە زاڵ نابێ بەسەریانە نەفیان کاتەوە خۆین کە بەعەکسەوە ئەمە ڕووناکیە وا دەکە هەر یەکەیان زیاتر لەوەی کە خۆیەتی خۆی بێت ئەی ئەوەی کە نایەڵێ خۆی بێت چییە مادەکەیە یعنی چی ینی عەقڵ دێت ڕێگری لە مادە دەکات کە جیاوازیەکان نەفی کاتەوە ینی عەقڵ کۆمەکی سروش دەکات لە ڕاستیە لە بەرامبەر چیە لە بەرامبەر ئەوەی کە مادە نەفی بکاتەوە بۆیە دیالکتیکی نێوان عەقڵ و سروشت دیالکتیکێکی ئیجابیە بەڵام دیالکتیکی نێوان مادە و سروشت دیالکتیکێکی سەلبیە طبعا ئەم مستەلاحی سروشت و ئەمانەی کە ئێستا من بەکاریان دێنم ینی هینێک نییە وەکو بڵێ پێشتر بەم تعریفانام سروشت و عەقڵ و مادە تعریف نەکراون ئەمە دەبێ ئەمەی کە ئێستا باسی دەکەم وا وەرگیرێت یانی چەمکەکان ئەمە نیە بڵێن بۆ نمونە لە فەلسەفا بەم جیاکاریەکە نەکراوە و لەوێشەوە ناڵێم کە من جیاکاریەکی تازەم کردووە و نازانم چی ئەوانە ئەمە تەنها بۆ ڕۆشنکردنەوەی و بەم لێرە ئەو پەیوەندیانە ئەو دوو دیالکتیکە دیالکتیکی مادە و سروش و دیالکتیک و عەقڵ و سروش ڕێک یەکێکیان دیالکتیکێکی ئیجابیە یەکێکیان سەلبیە یەکێکیان ئیجابیە بەو معنایە ئەو شتە زیاتر وا لێ دەکات خۆی بێ بەڵام ئەوی تریان نەفی خۆبوونەکەی دەکات سەلبی دەکات یعنی دەری دەکێشێ لەوەی کە تایە هەیە سەلبی دەکات بەس ئەویان نا ئەویان دەیدۆشێنێتەوە کە ئەمە تێگەیشتین ئەو کاتە دەتوانین فعلا لە هاوڕێیەتی ساختە و لە هاوڕێیەتیەکەی تر تێبگەین ئەوەی کە دەکەوێتە ناو زیندەوەرەکەەوە کە زیندەوەرەکە هەم سروشتەوە هەم مادەیە لەگەڵەوەی کە لە ناو ئینسانەکە هەیە کە ئەوەیە کە عەقلیەوە دێت دەدەوشێتەوە لە ناو ئەوەی کە سروشتیە کە ئەمانە
ئەمان هەمووی ڕوون دەبنەوە. جا لێرە ئەرستۆ کێشەکەی بۆ دروست دەبێت. کاتێک دەڵێ هاوڕێیەتی تەنها بۆ یەک کەسە و لە هاوڕێیەتی چێژە فرەیی هەیە، لێرا کێشەکە دروست دەبێت. یعنی لێرە هاوڕێیەتیەکەی بردووەتە ناو ئەوەی کە مادیە و ئەوەی کە سروشتیە، و ئەوەی کە سروشتیە ناوێتە ناو ئەوەی کە عەقڵیە. یعنی جێگۆڕکەی پێکردوون. یعنی دەڵێن لە سروشتیەکە بوار هەیە تۆ ینی لە چێژە ئەگەر ئێمە وەکو چێش کۆ ببین بە هاوڕێ، مەجای ئەوەیە زۆرێک کەسێک هاوڕێی زۆرێک بێت. بەڵام ئەڵێ ئەگەر هاوڕێتی ڕاستەقینەکە بێت تۆ دەتوانیت تەنها لەگەڵ کەس هاوڕێ بێت. ئەمە ڕێک پێچەوانێ شتەکە. یعنی لەوەی چێژە ئەوەی چێژە، ینی وەکو بڵێ لە چێژە هەر کەسە دەیەوێت، هەر کەسە ئەوەی دەیەوێت زۆرترین چێژ خۆی بیکا لەوانی تر. ئەلێرا ئەوانی تر نەفی دەکاتەوە، ینی خۆی دێتە پێشەوە و ململانی لێرە لەسەر چێژ دروست دەبێت بەڕاستی. وەوەرکو مڵکیەتەکە وایە. ئەمە هەر چێژەکە ئەسڵەن جۆرێک لە مڵکیەت دروست دەکات بۆ ئەوەی کەسی تر چێژدە و کەسە نەکات کە هەیە شکلی مڵک وەردەگرێت. ینی ئەم کەسە حەز ناکات ئەوانی تریش ئەو خۆشیە لەو کەسە ببین. یعنی لێرە تا گەرایەهینەکە دروست دەبێت ئەو شتەکە ئەو دوو کەس دەتوانن. یعنی ئەمە وەکو حکایەتی کوشتنی باوکەکە وایەکە تەبەن ئاخیری شەر کە دوو کەسەکەش نامێنێ، یەک کەس دەمێنێتەوە کە ئەو هەرەوە ئەو هەیە و چێش دەکایەن و ئەوی تر بابەتە بۆ ئەوی تر دەبێتە بابەت، نابێتە کەسێک کە هەیە بابەتی چێشکردنەکەی. یعنی لێرە ئەگەر بە وردی بڕۆی لێرە تێدەگەی کە ئەوەی ئەرستۆ باسی دەکا هاوڕێتی لە مۆزوعی فرەیی لە هاوڕێتیە، ئەمەیان لە ڕاستی هاوڕێتە یانی هینەکەیە ڕاستەقینەکەیە، بەس ئەوی تر ساختەکەیە کە ئەو پێ وایە ڕاستەقینەکەیە. ینی یەک هاوڕێتە بێ و عاشق و تەبان لەکوێ غەڵەتەکە دەکا و تێکەڵیەکە دەکا لە ئەنالۆگیەی کاکە ئەویش ئەوەیە دەڵێ وەکو ئەوە وایە عاشق و معشوق کە عاشق دەبێ یەک معشوقی هەبێت، لەبەرەوە هاوڕێش دەبێ یەک هاوڕێ هەبێت. لە کاتێکە هەر لە ناو مۆزوعی عشقیشە کاتێ معشوقەکە دەبێتە کەسەکە ئەوە یەک معشوقەیە. ئەوەنا کاتێ معشوقەکە ئەوەیە کە من لە خۆمە عاشقیم تۆش لە خۆتا عاشقیت، ئەوەیە کە عەقلیە. ئەو کاتە ئیتر زۆرێک عاشقی یەکێکن، بەڵام ئەو یەکە کێیە؟ ئەو یەکە کەسیان نییە، ئەو یەکە ئەوەیە کە هەموویان عاشقی ئەون بەبێ ئەوەی جوزئێک لە جوزەکان بێت، بەبێ ئەوەی یەکێکیان بێت. ئەی کێیە ئەو یەکە؟ ئەو معشوقە. ئەو معشوقە ئەوەیە کە لە هەر یەکێکیانە هەیە و عاشقێتی. ئەی ئەو معشوقە دەبێت چی بێت؟ ئەوەیە کە ئەرستۆ ناوی دەنێت چاکە، دەڵێ هاوڕێکان دەبێ هەر یەکەیان لەگەڵ وەکو ئەو چاکەیە وایە، ینی هەر یەکەیان دەبێ ڕەپت بێ بە چاکەکەەوە کە لە ناوی هەیە. یعنی نابێت چاکە بۆ ئەوی ترکە، چاکە لەگەڵ ئەوی تر بکات. ئەمە چاکەکە دێت و لە کردەکەی ئەوە دەردەکەوێت بەبێ ئەوی بابەتی هەبێت. ئەلێرە ئەوەی کە عاشقینی عاشقەکان عاشقی بوون لە ڕاستیە یەکێک لە عاشقەکان نییە، بۆیە هەر هەموویان عاشقن و معشوقیشن، هەر هەموویان عاشقن و معشوقیشن. لەناو هاوڕێیەتێکەشیان هاوڕێیەتێکە لەبەرەوەی ئەو چاکەیە یەکە دێتە ناو هەموویانەوە بە فۆرمی جیاواز دەردەکەوێت، هەر یەکەیان چاکەکەی تایە لە ناو خۆیە لەویترا نابینێت، لە ناو خۆیە دەبێ ببینێتەوە. بەس ئەم چاکەی لە ناو خۆیە پێوەی پەیوەستە هەمان ئەو چاکەیە کە ئەوی تریش لە ناو خۆیە پێوەی پێوەستە. ئەو کاتە چی دروست دەبێت؟ یەکبوون لە ناو جیاوازیە دروست دەبێت. ئەو کاتە من تۆ نەفی ناکەمەوە، تۆ ناکەم بە مڵک، تۆ ئازادی دروست دەبێت لێرە. یعنی من هیچ شتێکی خۆم ناگۆڕم بۆ ئەوەی مەقبول بم لای تۆ، بۆ ئەوەی تۆ اعترافم پێ بکەی من عاشقتم، یا من بۆ ئەوەی معشوق بم کۆمەڵێ شت بکەم بۆ ئەوەی من وەکو معشوق مێنوە. و ئەمە عشقە لە خۆتە، هەر وەکو چۆن چاکەکە
لە خۆتا ینی چاکیەکە هەیە ئەوە نییە چاکی لەگەڵ ئەویتر ئەو بە چاکت دەزانێت لەبەرەوەی چاکی لەگەڵیان ئەمیش لەبەر ئەوە ئەو عشقە هەیە لەبەر ئەوە ناکە ئەو کەسەت خۆش دەوێت لەبەر ئەوە ئەم خۆشەویستە لە خۆتا هەیە ئەم خۆشەویستە بۆ ئەو نییە کە بۆ ئەو نەبوو ینی چۆن چاکەکە تۆ لەگەڵ ئەوی ترانایکەی خۆشەویستەکەش لەگەڵ ئەوی ترانیە ینی وجودی خۆشەویستەکە نەبەسراوە بە شخصی ئەوە بەسراوە بەوەی کە لە ناو ئەوایە و هەمان ئەوەیە کە لە ناو خۆتایە ئەو کاتە تۆ ئەو نەفی دەکەیتەوە نە تەبلیکی دەکەی نە وای لێ دەکەی وەک خۆی نەبێ یعنی چی لە ناو خۆبوونە عشق لە ناو خۆبوونایە دەبێ ئەم دوانەی کە لە ناو ئەو عشقان ئەم سیانە دەیە بیستە چەنە ئەم عشقە وایان لێ بکە زیاتر لەوەی کە خۆیانن خۆیان بن بەڵام کاتێک کە توانەوە و نەفیکردن و ئەمانە هات ئیتر یەکسەر ئەم عشقە دێتە خوارەوە ئەو کاتە مادە سەیتەرە دەکات لەسەر سروشت کە مادە سەیتەرەی لەسەر سروش کرد ئەو کاتە یەکێکیان دەبێت بە معشوق ئەوانی تر دەبێت هەر لە دەوری بسوڕێنەوە ئەوانی تر دەبن بە عاشقەکان یعنی چی ینی جوزئەکە دەبێت بە کول ڕەنگێک لە ڕەنگەکان دەبێت بە هەموو ڕەنگەکان اینجا وەرنەوە بۆ ئینە شوشەکەی کە باسمان کرد دابنێن یەکێک لەم شوشانە بۆ نمونە ڕەنگەکەی پرتەقاڵیە ئەم ڕووناکیە لە ناویایەتی ڕەنگە پرتەقاڵیەکە دەداتە دەرەوە کۆمەڵێ شوشە و ڕەنگاوڕەنگمان هەیە لە ناو تاریکیە یا کۆمەڵێ شت هەیە لە بەردەممانە کاتی ئەم ڕووناکیە بەریان دەکەوێت چی ڕوودەدا ئەم ڕووناکیە بەریان دەکەوێت ئەو ڕەنگەی خۆی بە هەمویان دەدا یعنی چی ینی ڕەنگەکەی خۆیان نەفی دەکاتەوە نایدەوشێنێتەوە ینی هەمووی وەک زەر دەردەکەون گڵۆپێکی سەوز لە شوێنەکە داگرسێ ناموو شتێک سەوز دەبێت ئەو ڕەنگە وەردەگرێت کاتێ ئەم ڕووناکیە ئێمە لە دەرەوە دەیدەین بە شتەکە ڕەگ وەکوم ئەوەیە کە مادە ئەوانی تر دەکاتەوە بەیەک ئەمە ڕوودەدا بەس کاتێک لە ناوەوە بوو هەر یەکە ئەم ڕووناکیەی بەرکەوت ئەو کاتارێکە بە ڕەنگی خۆی ڕووناکیەکە نمایان دەکات ڕەنگەکەی خۆی ناسەپێنێ بەسەرەویترا بەس لەویتە ئەو سەپان نەهەیە ئەم ڕەنگە زاڵ دەبێت بەسەر هەموو ئەوانی ترە ئەوان وا لێ دەکات کەمتر لەوەی کە خۆیانن خۆیان بن وایان لێ دەکات کەمتر لەوەی کە خۆیان بن خۆیان بن بەس پێچەوانەکەی ئەوەی کە لە ناوەوەی وا لەمانە دەکات زیاتر لەوەی کە خۆیان بن خۆیان بن طبعا بەقەدەر زاڵیەتی ئەم تیشکە دەرەکیەی کە دەدا لە شتەکان چەند زاڵ بێ ئەوەندە وجودیان ئەوەندە وایان لێ دەکا وەک ئەوەی کە هەن نەبن یعنی چی ڕەنگەکەیان نەفی دەکاتەوە هەتا دەگاتە حەدی نەفیکردنەوەی تەواو یعنی هەموو شتێک سەوز دەبێ ئیتر کە هەموو شتێکی سەوز بوو چی ڕوودەدا هیچ شتێک نامێنێ یعنی ئەوە هەر تاریکی نییە وا دەکا ئێمە هیچ نەبینین ئەگەر هەموو ڕووناک ینی سپیش بێ ڕەنگی ڕەش نییە ئەگەر ڕەنگی سپیش زاڵ بێ بەسەر هەموو شتەکانی ئێمە نابینی یعنی وەکو وایە تەمێک لە ناو تەمێکە کە ئەو ڕەنگە سپێ زاڵ دەبێت چی دیارە ئەگەر ڕەنگێکی هەر ڕەنگێک لە ڕەنگەکان زاڵ بوو هیچ نامێنێ یعنی چی ینی مادە ئیتر لە دیالکتیکەکە چی دەکا سەیتەرەی کامل دەکات لەسەر گیان و ئەو کاتە ئەم جیاوازیانە هیچی نامێن ینی بوونەوەرەکان نامێنن لە ڕاستیە ئەمە وابزانم ئێستا زۆر لە ڕێگەی ئەم نمونەیەوە شتەکان ڕۆشنان اینجا بابینەوە سەر تێکستەکەی ئەرستۆ بەپی ئەم ئەساسی کە هەیە ئێوە خۆتان من دەیخوێنمەوە بیری دەکەنەوە بزانن کێشەکە لەکوایە ئەڵە چاکترینی هاوڕێیەتیەکان هاوڕێیەتی چاکەکانە چەند جارێک ئەمەمان وتووە و چاکترینی خۆشویستراوەکان ئەو سوودەیە یا ئەو خۆشیەیە کە لە چاکەوە پەیدا دەبێت لێرە باسی ئەوە دەکا کە کاتێک هاوڕێیەتیەکان لەسەر چاکەکەی ناوەیان بەندە دامەزراوە ئەمە خۆشیشی تایە و چیشی تایە چێژیشی خۆشیشی تایە و سوودیشی تایە بەس ئەم خۆشی و سوودە وەکو خۆشی و سوودەکە نییە کە کراوە بە ئامانج ئەمە لێرە ئامانج نییە ئەمە عەرەزێکە لێکەوتەیەکی ئامانجەکەیە و هیچ گرنگ نییە ئەگەر ببێ یا نەبێت بەڵام ئەگەر ببێ خۆش باشترە ئەگەر نەبێ کێشە لەبەرەوە لێرە چێژ و سوودەکە نابێ بە ئامانج یعنی ئەگەر هاوڕێکان بەهۆی ئەو چاکەی کە لە ناویان هەیەەوە چاکن
سوودێکیش بە یەکتر بگەێنن ئەم سوودە نابێتە مەوزوع لە هاوڕێیەتەکان هاوڕێیەتەکەیان کەم و زیاد ناکە ینی ئەگەر سوودەکە نەبێ یا هەبێ ئەم هاوڕێیەتی هیچ دەستی لە نادوێت ئەی چی کێشە بە هاوڕێیەتەکە دروست دەکات کاتێک کە ئەمە ئەم چاکەی لەناو خۆتا هەیە تۆ مەربوط نەبووی بەو چاکەیەوە یعنی هاوڕێیەتەکە هەریەکە لە خۆیان دەیپارێزە لەوی تە نایپارێزی بەس لە هاوڕێیەتی دەرەکیە ئەگەر کەسێ قازانجێکی بۆ تۆ هەبوو ئەگەر تۆ قازانجەکە بۆ ئەو نەبێتەوە تووڕێی دروست دەبێت هاوڕێیەتەکە کێشەی تێدەکەوێت تۆ نەگەرەوە سەردانی یەکێکە کردە و سەردانی نەکردیتەوە ئیترەوە دنیا کاول دەبێت چیەوە تۆ بە هیچ نازانی ئەمە لەسەر هیچ بەندە بەس ئەوی تر کە لەسەر چاکەکە بەندە لە خۆیان پارێزراوە یان هەر کەسە لە خۆیان چەند وەکو ڕووناکیەکە وایە چەند ئەم شوشەیە ڕووناکیەکە وەرگێ ئەوەندە ئەو پەیوەندیە بەهێزتر دەبێت هەریەکە لەمانێ بۆیە لەبەرەوە پەیوەندێکە هاوڕێیەتێکە لەسەر ئەوە دامەزراوە کە ناوەکیە کە فیزیکی نییە ئەوە نییە کە هاتووەتە ئێمە دەیبینین و دەرکی پێ دەکەین ئەلێرە ئەمەی کە هەیە هەم چێژ و هەم سوود هیچ ناتوانێت دەستکاری هاوڕێیەتێکە بکات ینی وای لێ بکا کە هاوڕێیەتێکە بەهێزتر بێ یا لاوازتر بێت لەبەرەوە ئەم چێژ و سوودە ینی لە بینی هاوڕێکانە ڕەچاو ناکرێت ئەگەر هەبێ واش لێک نادێتەوە کە ئەمە چاکەی لەگەڵ کردووە و قەرز و قۆڵایە دەبێ بیداتەوە ئەوە لە چاکبوونەکەی ئەو کەوتوتەوە نەک لە چاکەکردنی لەگەڵ ئەمە لەبەرەوە چاکبوون و چاکەکردن دەبێت تەواو جیایکەینەوە ئەوە لەمە تێناگەین لە مۆزوعی چێژەکەش ئەو خۆشیی کە تۆ لەگەڵ هاوڕێکە تا دەیبینی یعنی کاتێک خۆشیەکە بوو بە ئامانج یەکسەر تۆ لە هاوڕێیەتەکە دەردەچی کاتێک سوودەکە بوو بە ئامانج لەسەر یەکسەر لە هاوڕێیەتیە ناوەکیەکە دەردەچی بۆچی چونکە ئەو کاتە چیت کردووە ئەو کاتە ئەساسی هاوڕێیەتەکە نەقل کردووە لەوەی کە ناوەکیە بۆ ئەوەی کە دەرەکیە لەوەی کە ڕۆحیە بۆ ئەوەی کە مادیە کە نەقلیش بوو بۆ ئەوەی مادیە ئیتر ئەو ململانەیە نەفیکردنەکە دروست دەبێت ینی مادە سەیتەرە لەسەر سروش دەکات بەڵام کاتێک کە پەیوەستی بەوەوە تۆ لە چەند خۆت بی ئەوەندە هاوڕێیت ینی هاوڕێکەت زەمینەیە بۆ خۆبوونێکی زیاتری تۆ نەک لەبەر ئەو خۆت لارکەیتەوە شتێک کە خۆت دەزانی نابێ بیکەی بەڵام لەبەر دڵی ئەو بۆ ئەوەی دڵی لێت دەشکێت بیکەیت ئەمە ڕاستە بۆیە دەیکەم تۆ دڵت دێم بشکێ یا لێ ئەگەر فعلەن تۆش بەساوی بەو حەقەوە کە ئەمە ڕاستە ئەوە هەمان شتە بۆ من و تۆ ئیتر چ لەمەوە دەرکەوێت چ لە تۆوە دەرکەوێت یەک شتە ینی ئەوەی جاری وایە تۆ فعلەن دڵخۆشتری ئەم خۆشیەت زیاترە کاتێک ئەو حەقە یا ئەو عەدالەتە لە هاوڕێکەتا دەبینی دەردەکەوێت نەک لە خۆتە ینی نەگەر حەسوودیتیانە لەوەی کە هاوڕێکەم لە من عادلترە خۆشیتیایە کە هاوڕێکەت دەبینی لە عەدالەتەکە لەوا دەردەکەوێت یعنی ڕێک قانونەکانی پێچەوانەی ئەمەی ئەمریوە و لێرە ململانی هەیە لەوێ وجودی نییە ململانەکەش چییە مادەکە دووسی دەکا کە یەکێک دەوێت زاڵ بێ بەسەر هەمووانی تر جا لێرە ئەو دەڵێ پێمان ناڵێ بەس چۆن بەس دەڵێ ئەو خۆشی و سوودەی لە چاکە دەکەوێتەوە ئەوە باشترین خۆشی و چێژ و سوودە ینی باشترە لەوی تر کە لەسەر سوود دامەزراوە بەس چۆن ڕۆشنی ناکاتەوە تەبانەوەی کە باسمان کردەوە ئێستا بۆ ئێوە ڕۆشنەکە چۆن ینی چۆنەکەی کە لێرە باز نەکراوە دیارە لەکەوە وایە هەر یەک لە هاوڕێ چاکەکانیش بۆ یەکتری ئەمانەیان هەیە ینی چی ینی خۆشی بە یەک دەدەن و سوودیش بە یەک دەدەن چاکەکانیش بە چاکەیەکی وا چاکن و ئارەزووی چاکەیەکی وا دەکەن ینی ئەوانەیە کە چاکن بەو جۆرە ئەو بەو چاکەیە چاکن نەک بە چاکەکردن چاکن بەو چاکەیە چاکن و ئەمانە ئارەزووش یەکیش دەکەن بۆچی چونکە ئارەزووی چاکە دەکەن و چاکەش لە هەر یەکەیانە هەیە ینی ئارەزووی یەک دەکەن ینی چاکە لە ئێمە ئارەزووی خۆی دەکا ئەگەر بگونجێ بڵین هەلا و چاکی کە بۆ یەکتر چاکیە ینی چاکە لەگەڵ یەککردنە هەڵچوونێکی کاتیە یانی ئەمە شتێکی ڕاگوزەرە کاتێک کە من چاکەیەک بۆ تۆ دەکەم ینی دەمبینی چاکم لەگەڵ تا دڵت خۆش دەبێ
چاوەڕێی ئەوە بکە کە ئێستا چاکم لەگەڵ کەس بۆ سبەینە بەرژەوەندیەکەم جۆرێکی لات من خراپم لەگەڵتا لەبەرەوە ئەم چاکەیە چییە؟ هەڵچوونێکی کاتیە، ینی تەنانەت ئەو خۆشەی کە لەم چاکەیە دەبینی شتێکی ڕواڵەتیە ئەمە دواتر لێت دەکەن بە قزەڵ قورتیانی یا شتەکە پێچەوانە دەبێتەوە. ینی جێگەی زەمان نیە، زەمانی ئەوەی تیان نییە. تۆ جاری وایە کەسێک دەبینی فعلەن چاکەیەک ئەگەر لەوێەوە نەتبینی بێت چاکە لەگەڵکردنەکە لێبوو بێ بە چاکە چاکبوون دڵ زۆر زۆر خۆش دەبێ، بەڵام دواتر سێر دەکەی ئەمە چاکە لەگەڵکردنەکە بووە. بۆیە چۆن دەزانی؟ چونکە لە لایەکی ترەوە سێر دەکەی کە دەکەوێتە موقفێکی تر ئەمەی کە چاکە ڕێک پێشەوانە دەبێتەوە، دەبێتە شتێک دەکات لە بەرژەوەندی توانیە لە چێژی تۆ چێژی لێ ناکەی، خۆشیت پێ نادا ئازارت پێ دەدا. ئەڵێ بەڵام هاوڕێیەتی تواناداریە و هەڵەکە ئەلێرایە. هاوڕێیەتی تواناداری نییە، هاوڕێیەتی فەزیلەتە. چونکە تواناداری بەڕاهاتن فێری دەبی، هاوڕێیەتی بەڕاهاتن فێری نابی. یعنی بین وەرە با تەمرین بکەین بۆەوەی هاوڕێ بین. یعنی وەکو ئاسنگەری و فلانی و ئەمانە نییە. تەنانەت ئەڕستۆ پێی وایە ئازایەتی ژەر تەمرینە. تۆ دەچیتە ناو شتە ترسناکاکانەوە بەرە ڕادێنرەی لەسەر ئەوەی نەترسی. ئەمە نەترسانە. کەسەکە چاو نەترسە لەبەرەوە حساب بۆ هیچ ناکات، بۆیە چاو نەترسە، نەک ئازایە. ئازایەتی ترسەکەی تیانە، بەس ئەمەی تیانە. لە کاتێک کە دێتە سەربازکردنی ئازایەتی لە ڕاستی ئەمانەش جیا دەکاتەوە، بەڵام کێشە کە ئەوەیە پێی وایە ئازایەتی ڕاهاتنە. دەکرێت لە کەسێکە هەرگیز ئەم کەسەمان نەبینی بێ بە مەترسیەکە تێپەڕی بێ، بکەوێتە موقفێک زۆر زۆر هین بێ لەوانەیە کەسمان تەوقعی ئەوەی لێ نەکەین ئەو کەسە لەویان نەترسی، چونکە لێمان نەبینەوە نەکەوتۆتە شتێکی ئاواشەوە. بەس لەوانەیە لەو موقفا ئەو ئازایەتێک لەو کەسا دەردەکەوێت کە لە ئەوانی ترانیە و ئەمە ئازایەتەکەی دەردەکەوێت کە لە ناویایە لە کاتی خۆیان دەردەکەوێت و ئەمەی ئەم ئازایەتیە سازەکە مەوزوعی حەقە، مەوزوع يعني حق والدە دەکات تەنها فعلا ئازابی. يعني ئەم تووڕەبوونە و ئەمەی کە بەرامبەرەکە لێ داویت و تەعەسوب و ئەمانە ئازایەتی نییە. دەکرێت وە بچی 50 کەس بکوژی، بەس ئەمە ئازایەتی نییە. دەکرێت خۆت لەنا لە خۆت تەنیا لەگەڵ عەشیرەتێکا شەڕکەی، دەمە ئازایەتی نییە. يعني ئەمە ئازایەتی، يعني تۆ ناتوانی حەق نەبیت و ئازابی، ناتوانی عادل نەبیت و ئازابی. و ئەمانەش بە تەمرین نییە تۆ تەمرینی بۆ بکەی، با تەمرینی عەدالەت بکەم، ینی بچم کۆمەڵی قەزیەیە حەلیان کەم و ئەمە تەمرین نییە، ئەمە بە تەجریبی وەری ناگری، چونکە هیچ قەزیەک لە هیچ قەزیەکی تر ناچێت تا تۆ بتوانی خێبرە لەمەیان وەرگری بۆ ئەوی تریان. یعنی ئەمە شتانێکی ئەپیرۆریە، بەر تەجریبیە، لە ڕێگەی تاقیکردنەوە ناتوانانی بەدەستی بێنی. ئەو دەڵێت تەنانەت تاوڕەکان کاتێکی زۆریان دەوێت بۆ یەکتری تاقیکەنەوە، ئەی کە لە خۆیان باش بێ من چی تاقیکەمەوە؟ یعنی ئەمە من تاقیکەمەوە بۆی بزانم باشە، ئەو لە خۆیان باش نەبێ هەر باش نییە، تۆ 100 جار تاقیشی کەیتەوە. لەبەرەوە شتێکی تاقیکاریانە نییە، نە بە تاقیکاری وەری دەگری، بە ڕاهێنان وەری دەگری، نە شتێکی تاقیکاریشە تۆ دەتوانی تاقیکەیتەوە بزانی چەند جارێ ئەو شتە بووی تر ئەوە ئاوە. ئەمە شتێکی فیزیکیە لە ڕاستیە. ئێمە چەند جارێ ئاو دەکوڵێنین لە پلەیەکی دیاریکراوی گەرمیان دەکوڵێت بە چەند جارێک کوڵانمان بەمە دەتوانین شتێک دەربێنین بڵێن ئاو لە ئەوەنە پلەی سەدیا دەکوڵێت. بەس ئەمە فیزیایە و هاوڕێتی فیزیانیە و فەزیلەتەکان فیزیانی، یعنی میتافیزیکە. و ئەوەیە کە تۆ لە ڕێگەی ڕاهێنان و تەجربە و نە لە ڕێگەی تاقیکردنەوە معرفەت دەست دەکەوێت لەبارەیەوە، نە لە ڕێگەی ڕاهێنانەوە وەکو توانایەکتیا تا دروست دەبێت. فەزیلەتەکان خۆیان هەندە ناو ئێمە لە دەرەوە وەری ناگرین. سە بۆ نمونە زمانی سینی شتێکە لە دەرەوەی ئێمە دەتوانین بچین وەریگرین بەڕاهاتن. بەڵام ئازایەتی شتێک من نییە من لە باوکمی وەرگرم، دادوەری شتێک نییە، شاعریەتی شتێک نییە من لە خزمەکەمی وەرگرم، دراوسەکەمی وەرگرم یا لە فلانی وەرگرم. ئەمە شتانەکەن لە ناو خۆتا تۆ خۆت زەمینەکە ساز دەکەی ئەوان دێنە ئاراوە،
پەیدا دەبن وامانە ینی شتێک نییە ئێمە شتێکی پێ بکەین ئەمە بوونە و فەزیلەتەکان دێنە بوون فەزیلەتەکان دروست ناکرێن ئەمانە دەبێت جیا بکەینەوە اینجا فعلەن ئەم هاوڕێیەتە کە لێرە ئەو خۆی جای کردوێتەوە دەتوانین جایکەینەوە بەس مشکلە ئەوەیە ئەم لە باسەکات تێکەڵی دروستەکە بەڵام هاوڕێیەتی تواناداریە ینی چی تواناداری نیە ئاخر کەوتە تواناداری لەسەر دەیتەوە ناو فیزیک کاتیتەوە ناو فیزیکەوەی کە چاکەی هاوڕێتەکەی لەسەر بەندە هاوڕێتی ڕاستەقینەکە وجودی نامێنێ وەکو وایە باسی شتێکی پیشەیی بکەیت توانایەک لە توانا پیشەیەکان هەڵە چاکبوون بۆ یەکتری لە نێوان ئەو هەبوانەشدا کە نازیندون زۆرە دەیە ئەومان پێ بڵێ چاکبوون لەگەڵ یەکتری ئەڵێ ئەمە شتێکە دەیەوە جای کاتەوە لەوەی چاکبوون وەک خۆی ینی نەک چاکبوون چاکبی لەگەڵ یەکتر چاک بە نەک چاکم لەگەڵ تۆ ئەو دوانە جاکاتەوە ینی ئەوەی ساختەیە لەگەڵ ئەوەی ڕاستەقینەیە دەڵێ چی تەمان لێرە زۆر ورد دێت بۆ جاکردنەوەکە بەس لە شوێنی تر جارێکی تر تێکەڵ دەکاتەوە ئەڵێ لە نێوان ئەو هەبوانەشا کە زیندون ینی لە نێوان زیندەوەرەکانە چاکە لەگەڵ یەکترکردن هەیە ینی ئەم شتێک دەکات ئەگەر ئێمەم لە حەزەی تەبیعە بکەین باران دەبارێت چاکە لەگەڵ چیا دەکا لەگەڵ درەختێکا دەکا درەختەکە نازانم چی دەکات لەگەڵ ینی لە نێوان حیواناتە تۆ هەندێک حیوانەکان کۆمەکی یەک دەکەن چاکە لەگەڵ یەکا دەکەن مریشکێک جوجەڵەکانی دەپارێزێ فلان فیسە ئەمە دەکە ئەمانە هەمووی ئەمانەی چاکە لەگەڵ یەککردن دەڵێ لەناو زیندەوەرەکانە زۆرە ینی چاکە لەگەڵ یەککردن چییە ئەمە بە ناڕاستۆخۆ دەڵێ شتێکی زیندەوەرانەیە ینی زیندەوەرەکەی ئێمە ئەنجامی دەدا نەک مرۆڤەکە ئەی چی مرۆڤەکە ئەنجامی دەدا چاکبوونەکەیە تۆ نەک چاکەکردنەکەی چاکبوونەکەیە و ئەم چاکەیە لە تۆ دێتە دەرێت لە ڕێگەی کردەیەکەوە کە ئەنجامی دەدەی و خۆی ئامانجی کردەکە شتێک نییە تێپەڕ بکا بۆ کەسێکی تر و بۆ دەرەوە هەر لە ناو کردەکە خۆیەتی یعنی تۆ ئازایەتیەکە کە ئازایەتی تیا دەردەکەوێت لە شوێنە ئازایەتیەکە و بۆ کەس نەکردووە ئازایەتیەکە دێ لەویا دەردەکەوێت ئیشی خۆی دەکا بەبێ ئەوەی تۆ چاوت لەوە بێت چی کردووە و خەڵک چۆن سێر دەکا و دوایی چۆن دەتکەن بە پاڵەوان یا ناتکەن بە پاڵەوان و ئەرێ چیت لێ دێت و ئەمە ڕێک لەو لەحزات تۆ دەیتە بوون شتێک ناکەی دەیتە بوون و ئەم دەرکەوتنە ینی ئازایەتی لە تۆ دێتە بوون هاتنە بوونەکردن نییە من شتێک ئازایەتی بکەم ئازایەتی ناکرێت ئازایەتی بکەم ئازایەتی هەیە ناکرێت کردن نییە ینی دادوەری بامانشەوە دانایەتی بکەم دانایەتی ناکرێت ینی ئەمانە هەمووی لە بوونە ینی دێنە بوون وە کردەیەکی تازەیە ئەو شتێک کە لەو لەحزا لە توا دەردەکەوێت ئەسەن خۆشت پێشینەیەکرد بۆی نییە لە ئەو ئازایەتی لە یا تیاتا دەردەکەوێت کە دەردەکەوە پەیدا دەبێت جا خۆشت هەز دەکەی دەیبینیتەوە و خۆت دەبینیتەوە لەوێ کە پەیدا دەبێت اینجا خۆت دەبینیتەوە دادوەریەکە بامان شێوە ینی دادوەریەکە ئەسەن لە موقفێکە کە تۆ لەویا ئەو دادوەریە تیاتا دەردەکەوێت جا دەیبینیتەوە کە دادوەری لەبەرەوە بە شکڵێکی پێشینە وەکو عادەتێک نەچێنداوە و دادوەری عادەت نییە تا ئێمە بیچێنی وەکو شتەکانی تر وەکو مۆراڵێک وەکو نەریتێک کە ئێمە لە مەکتەب لە ناومانە دەیچێنن بۆەوەی واڵس و کەوت بکەین لەگەڵ دەوروبەرەکەمانە و لە ناو ئەم نەریتە هەموو شتێک دیاری کراوە من لەگەڵ منداڵا دەبێ واڵس و کەوت بکەم لەگەڵ گەورە واڵس و کەوت بکەم لەگەڵ ئەمانە هەمووی دیاری کراوە ئەمە بە شکڵێکی پێشینە تیاتا دەچێندێ بەس ئەمە بە هیچ شێوەیەک ڕەبتی نییە بە فەزیلەتەکانەوە ئەمە جۆرەکە لە ڕێخستنی کۆمەڵایەتی و بەو معنایەش ناکە خراپە باسی خراپە ئێمە ناکەم ینی ئەوەی فەزیلەتە لەناو ئەمە دەکرێت دەرکەوێت ینی علاقەی بەوە نییە ئەمە بۆ ڕێخستنی ژیانی حیوانی ئێمەیە مۆراڵ و قانون و تەنانەت شەریعەت تا ڕەبتە بە ڕێخستنی اینەوە ینی لە کاتێکات وەکو دینین دەکرێت کە وەکو شتێکی ڕۆحی بێ بەس لە ڕاستە ڕێخستنێکی دنیاییە و محکەمە و قەزاوەت و ئەمانە هەمووی لەسەر مڵک و لەسەر چوزانم ژن و ژنخوازی و لەسەر ینی ئەو شتانەی کە لەم بابەتەن و ئەمە ڕێکی دەخا ئەوە هیچ شتێکی ڕۆحیتیان نیە شەرع لەم پەڕی بۆ و پەڕی شتێکی ڕۆحیتیان نیە
وەکو چۆن قانونتیایانە ئەمە کۆمەڵێ نەریتە و تەواو تۆ لەویا دەبێ وا بکەی و شەرعیەت وەرگرتنێکی کۆمەڵایەتیە بۆ ئەمەی کە هەیە لەبەرەوە من شتێکی ڕۆحی لە ناو فتوا شەرعیەکانە نادۆزیتەوە ئەمانە هەمووی لەسەر میرات و لەسەر مڵک و لەسەر جابوونەوەی ژن و پیا و لەسەر منداڵەکە لای کێ دەبێت و ئەمە چی دەکەیت و لەسەر ئەمانەیە لە ڕاستیە یعنی لەسەر چۆن دەستنوێژ دەگری چۆن ئەمانە هەمووی شتانەکەن ینی فعلەن مادین دەکەونە ناو بەشە مادیەکەی ینی ئەینەوە دینەوە لەبەرەوە تۆ شتێکی ڕۆحی چۆن لە قانونە نابینی شریعەتیش ینی قانونێکی دینی هەر قانون خۆی تەبیعەتەکەی وایە قانون بۆ ئەو ڕێخستنە دنیایی و مادیەدا دادانداوە ینی ژیانی مادی و غەریزی ژیانی مادی دەسەڵات ڕێک دەخات سوود ڕێک دەخات لەگەڵ چێژە و سیانی ئەمانە ڕێک دەخاتەوە ئیش دابەش دەکات کۆمەڵە شتە کە ئەمانە هیچی ڕەبتی بەڕاستی بە فەزیلەتەکان و بە چاکە و چاکبوونەوە نییە ڕەبتی بە دادوەریەوە نییە تەنان مەحکەمەکان ڕەبتیان بە دادوەریەوە نییە و بەپێی ئەو یاسایانە کە هەیە یان هیچ ڕەبتێکیان بە دادوەریەوە نییە دادوەری بەم معنایە کە باسی دەکەن وەک فەزیلەتێک و ئەمە دادوەریەکە کە لە ناو ئەوەی کە مادیە کار دەکات ینی دادوەریە بۆ بەشە زیندەوەرانەکە کە ئەمە بە شکڵێکی تەبیعی لە ناو مێرولەکان هەیە لە ناو هەنگەکان هەیە ئیش تەوزیع کراوە هیچ موشکیلەیەکیان نییە ینی دادوەریەکی تەبیعیە ینی ئەمە مندام نابوو تەکستەکەتانمە بخێنمەوە ئەڵێ بەڵام ئەڵێ چاکبوون بۆ یەکتری لە نێوان ئەوە هەبوانەشدا کە نازیندون زۆرە بەڵام هاوتایی لە چاکەدا لە ناو هاوڕێتیدا بە ویستی هەڵبژاردن و ویستی هەڵبژاردنە و ویستی هەڵبژاردنیش لە پێناو تواناداریەکەدا کار دەکات چاکە وەک تواناداریەوە مامەڵێ لەگەڵ دەکات ئەڵێ لە ناو ئەوانە ئەم چاکەکردنە لەگەڵ یەکە زەرورەتە جەبرە ینی شتێکی بەویست نییە بەڵام لە هاوڕێتیە ئەمە بە ویستی خۆمان و هەڵبژاردنی خۆمان دەکەین بەڵام ئەم هەڵبژاردنە دایمە محکومە بەچی؟ محکومە بە چاکەکەی کە لە ناومان هەیە ینی ئەو تەحدیدی دەکا ئێمە چی بکەین و چی نەکەین لەبەرەوە ئەمە ینی تەبەن ئەلێرە ویستی چاکەیە ئەوەی کە کانت لە مۆزوعی ئەخلاقا بە ویستی چاکە ناوی دەبات ینی ویستەکە مەربوتە بەوەی کە چاکە ویستەکە مەربوتە بەوەی کە حەقە ینی ئەوەی حەقە ئەم ویستە اختیاری دەکا بیکات ئەوەی چاکە ئەم ویستە اختیاری دەکا بیکات لێرەوە لەوێ دەڵێ ئەم هەڵبژاردنە لە پێناو تواناداریەکایە تواناداریەکە ینی چی ینی لە پێناو فەزیلەتەکایە بەس ئەم لێرە بە تواناداری دەزانێت ئەڵێ کاتێک چاکەکان هاوڕێکانی خۆیان خۆش دەوێ ئەو چاکەیان خۆش دەوێت کە بۆ خۆیانە نەک چاکەکردنەکە نا چاکەکەی کە لە ناو خۆیانەیە و بۆ خۆیان چاکن ینی لە خۆیان ناچاکن لێرە بۆ نووسراوە ینی ئەو چاکەیان خۆش دەوێت کە لە خۆیاندایە دەبواە وا بوترێ بەس مەبەستی تەمان ئەو چاکەیە کە لە خۆتا هەیە بۆیە ئەوەی چاکە ئەگەر بوو بە هاوڕێ ئەوە دەبێت بە هاوڕێیەکی چاک یعنی بەل لەوە تۆ دەبێت چاکبی کە چاک بوو بە هاوڕێ دەبێتە هاوڕەیەکی چاک بەڵام کاتێ من مەوزوعەکەم سوودە کاتێ دەبم بە هاوڕێی تۆ نەبم بە هاوڕێیەکی چاک چونکە ئەسڵەن تۆ هەر وجودت نییە من سوودێگەیە پێکەوە کۆی کردوینێتەوە من دایمە چاوم لەو سوودەیە چاوم لە تۆ نییە لە ڕێگەی تۆ وەسیلەی بۆ بەدەستێنانی هاوڕێکەم کێیە سوودەکەیە بەس ئەمی تر سوودەکە لە دەرەوەی کەسەکەیە بەس ئەمی تر چاکەکە لە خودی کەسەکەیە ینی تۆ چاکەکەی ئەو چاکەی کە لەوە هەیە تۆ کە هەر خۆی ئەوە ینی چاکەکە خۆی کەسەکەیە کاتی ئەم چاکەیە لەما دەردەکەوێت ئیتر چاکەکە و کەسەکە ینی چاکەکە منی کەسەکەیە ئەوەی کە پێشتر باسمان کرد لەوانەکانی سەرەتا کە پەیوەندی نێوان منەکان ینی من ئەوەیە کە فەزیلەتەکانی تایە و ئەم منە مرۆڤەکەیە لەبەرەوەی چاکە ینی چاکەکە و مرۆڤەکە لە ڕاستیە یەکن ئەمیش چاکەکە دەبینێ
یعنی چی؟ یعنی مرۆڤەکەی ئەو دەبینی. ئەلێرە ئەوەی کە دەیکان هەمووی ڕەبتە بەو چاکەیەوە و هەمووی درەوشانەوەی ئەو چاکەیە، درەوشانەوەی ئەو چاکەیە لە هەر یەکێکیانە و درەوشانەوەی ئەو چاکەیە لە نێوانیانە، ینی لە پەیوەندیەکە. بۆیە ئەوەی چاکە ئەگەر بوو بە هاوڕێ ئەوە دەبێت بە هاوڕێیەکی چاک. هەر یەک لەو هاوڕێ چاکانەش ئەو چاکەی دەوێت کە هی خۆیەتی و ئەوان بە یەکسانی بەویست و بە جۆر هاوتان وتراوە هاوڕێیەتی هاوتاییە. ئەمەش زیاتر لە هاوڕێیەتی چاکەکانداوێت. تەبەن لێرە باسی هاوتایی دەکا، هاوتایی بەڕاستی شتێک دەکەوێتە ناو مەوزوعی فیزیکیەکەوە. ئەمانە هاوتان نین، ئەمانە یەکن، لەناو یەکبوونان لە چاکەکە. یعنی چاکەکە وای لێ دەکا کە چاکەکە وا دەکا کە ئەمان ئەو هاوڕێیەتیان هەبێت. یعنی دەکرێت ئەم چاکە لە بینی چاکەیەک لە چاکەکان، فەزیلەتێک لە فەزیلەتەکان بۆ نمونە دادوەری. ئاخر لێرەوەیە هەڵەکەی ئەرستۆ کە دەڵێ دەبێت فەزیلەتەکە هەمان بێت. بۆ نمونە دوو کەسن، یەکێکیان ئازایە، یەکێکیان دادوەرە. یعنی فەزیلەتەکەی کە هەیەی ئەو دادوەری تایە دەردەکەوێت، ئەم ئازایەتی تایە دەردەکەوێت. ئەمانە بەچی هاوتان؟ یعنی هاوتانی، چونکە ئەم دەبێت ئازابێ ئەویش ئازابێت. تەبەن لێرەوەی ئەو قەیدەی دروست کردووە دەڵێ دەبێت فەزیلەتەکە یەک بێت. اینجا هاوڕێن. یعنی چی؟ یعنی ئەمە دەبێت ئازابێ ئەویش دەبێت ئازابێ، فەزیلەتەکەی ئازایەتی بێت. ئەمە دادوەرە دەبێت ئەویش دادوەر بێت. ئەمە هەمووی ئیشکال و تێکەڵیە. یعنی ئازا و دادوەر و دانا و هەر یەک لەمانەی کە ئینسانی ڕاست و کە حەقە، ئەمانە بەخشندە و ئەوانەی کە ڕەبتن بەم چاکانەوە. ئەمانە چاکەکەیان هەرچی بێ دەتوانن هاوڕێ بن. بەڵام دەرکەوتەی چاکەکە کێشەکە ئەوەیە ئەم فۆرمەی کە چاکەکە وەری دەگرێت عەرقەلەی بۆ دروست کردووە. یعنی ئێمە باسی هاوتاییمان کرد، دەبێت باسی فۆرمەکە بکەین، چونکە فۆرمەکان هاوتا دەبنەوە. هاوتایی لەن دەکەوێتە ئەمدی و دەکەوێتە ناو بەشە سروشتی و مادیەکە، ناکەوێتە ناو بەشە عەقلیەکەوە. کە تۆ باسی ئەملات کرد هاوتایی یانی چی؟ یانی ئەوەی من بۆ تۆ دەیکەم تۆش بۆ منی بکەیت. ئەمە هاوتاییە. بەس لە ڕاستیایی هیچ شتێک نییە لێرە من بۆ تۆی بکەم و تۆ بۆ منی بکەیت. دەبێت ئەوەی کە بۆ تۆ بۆ منی دەکەی ڕێک هەمان ئەوەش بێ کە من بۆ تۆی دەکەم. اینجا هاوتایی دروست دەبێت. بەس کەسێکی ئازا لەگەڵ کەسێکی دادوەرە هاوڕێن، ئەم دوانە لە ڕاستیا ئەوەی ئەم دەیکا لەم دەکەوێتەوە هەر عەسەن ئەوە نییە کە لە فۆرمە، ئەوە نییە کە لەو دەکەوێتەوە. لەکوێ هاوتایی دەکەیت؟ لەبەرەوەی فکرەی هاوتایی لەوێ هاتووە کە ئەرستۆ پێناسەی هاوڕێیەتی کردو بە تواناداری، نەک بە فەزیلەت، بە توانا. ئەو توانایی کە ئێمە بەڕاحەتن وەری دەگرین. لێرەوە ئەو ئیشکالەش دروست بووە. یعنی تۆ کە لە شوێنەکە هەڵەکەت کرد، لە شوێنەکانی تریشە هەڵە دەکەیت. و ئەو قەیدەی دایناوە لە سەرەتا کە دەبێ فەزیلەتەکە هەردووکیان هەمان فەزیلەتیان هەبێ، ئەمە هەر ڕەبتی بە فۆرمەکانەوە، ئەمە ڕەبتی بە سروشتەوە هەیە. لە کاتێکە هاوڕێیەتی ئەو دەڵێ بنەماکەی چییە؟ چاکەیە. ئەگەر بنەماکە چاکە بێت، تۆ بۆ دی لەم لاوە ئەمیتر دەکەیتەوە بە بنەما. لە کاتێک ئەمە بنەما نییە، ئەمە دەرکەوتەی بنەماکەیە، یعنی دەرکەوتەی کرۆکەکەیە، بۆ کرۆکێکی ترم بۆ دروست دەکەیت. لێرە ئەو فۆرمەکەش دەکات بە کرۆک، چونکە فۆرمەکە نەکەی بە کرۆک هاوتایی معنای نییە. ینی لێرە و هاوتایی دەکەوێتە ناو ئێرەوە ئەمەوە. یعنی هاوتایی وەکو چی وایە؟ لە لۆجیکە ئەوەیە کە تۆ دەڵێ کوڕی باوک و باوکی کوڕ، یعنی دەتوانی ئەم شتە بە هاوتا بگەڕێنیتەوە. باشە؟ بەڵام کە تۆ دەڵێ دەستی من و منی دەست، ئەمە هاوتاییتیانی. بەزرەوی تا کوڕی باوک و باوکی کوڕ هەیە، کچی جوان و جوانی کچ ناگەڕێتەوە، چونکە ئەمە سیفەتە و مەوسوفە. باشە؟ بەزرەوی تا کوڕی باوک و باوکی کوڕ، دایکی کچ و کچی دایک، ئەمە چییە؟ ئەمە گەڕانەوەکە هەیە، هاوتایە. ئەمە لە لۆجیکە ئەرستۆ هاوتایی بەمە دەڵێ. لێرە باسی هاوتایی دەکا و هاوتایی لێرە لە ڕاستیان ناکەوێتە ئەگەر بنەماکە چاک بوون بێ، ئەمە هاوتاییە زیادەیە لێرەکە باسی کرد. باسی یەکسانی و هاوتایی و ئەمانە هەموو شتانێکی دەرەکین لە ڕاستیە. ینی تۆ ناکرێ بە خاصیەتی هاوتایی ئەمە دیاری کرد. ینی ئەمە شتانێک گەیە تەبیعین، بە تەبیعیەکان هاتووە چی دەکا؟
خاصیەتی ئەوە دیاری دەکا کە عەقڵیە ئەو شکالە دروستە بێت. اینجا دوایەوە باسی چی دەکا؟ هە لێرەش تاوان کێشەیەکی تر هەیە. ئەڵە لای ئەوانەی تووشی ڕەشبین و بەسەڵات ڕەشبین لە لای ئەوانەی کە تووشی ڕەشبینی بوون و بە ساڵاچوون زۆر بە کەمی هاوڕێیەتی هەیە. ئەمە لەکوێوەیە ناوێتی؟ چونکە هاوڕێیەتی دەڵێ دەبێ هاوڕێکان خۆشی و چێژ بدەن بە یەکتر ئەگەر لە چاکەکەشەوە بێ ئەمەی کردووە بە مەرج. تەمان لە شوێنێکی تریشا دەڵێ ئەگەر کەسێک خەمبار بوو تۆ حەجی نییە ینی بمێنیتەوە لەگەڵیا و هاوڕێیەتی دروست نابێت. لە کاتێکا ئێمە سەیری ئەنتیگۆنا و باوکی بکە کە فعلەن هاوڕێیەتێکی زۆر قوڵ لە بینی ئەنتیگۆنا و ئۆدیب هەیە. ئۆدیب تراژیدی ترین کەسە، ینی لەناو دۆخێکایە کە تەردیست تەحمل ناکرێت. تۆ باوکی خۆت بکوژیت و دایکت بێنیت و دوو مناڵیشت لێ هەبێت و دواتر بزانی ئەمە ڕوویداوە. ئەمە چ کارە ساتێکە؟ و خۆشت دەبێت سزای خۆت بدەی لەسەر ئەوەی ڕوویداوە. و ئۆدیب خۆی سزای خۆی دەدا و ئەنتیگۆنا لەگەڵ ئەم پیاوە ماساویە هەنگاو بە هەنگاو لەگەڵ یایەتی. ئەم دەڵێ دەی کەسێک کەوتە ئەوە دۆخەوە بەس ئیتر ئێمە وەکو هاوڕێیەتی نییە، تۆ هەر ماوەیەک تەحملی دەکەی دوایەوە حەقی خۆتە جێبێڵی. بەس لە ڕاستیدا کاتێک ئێمە هاوڕێی ئۆدیبین و ئۆدیب لەناو ئەو ماساتایە لەبەرەوەی ئۆدیب حەقا، ینی چاکەکەی لە ناوایە، نەک تۆ حەز ناکەی لەگەڵ یابی، نەک بێتاقەت دەبی لە بەیرەوەی کە نابینایە و تۆ دەستی دەگری، تۆ دەتەوێت لەگەڵ یابی و خۆشی لەو بینی نەدەبینی. ئیتر من نازانم ئەرستۆ لەکوێوە، ینی ئەمە ڕەشبینی مادی دەرەکیەکەوەی کە لە زیندەوەرەکە هەیە، ئەم خەمباری و عوزلەیە و کە دەوروبەر بۆی دروست کردووی لەبەرەوەی شتانێکە، ینی ئەوەی کە سایکۆلۆژیە تەمەەن بۆ ئەوەی سایکۆلۆژیە ئەمە وایە، یعنی ئەوەی سایکۆلۆژیە کەسێکە ئیتر تۆ بیانوت پێ دەگرێت کۆمەلەش، بەس ئەوەی کە لە خۆیان وایە ئەوەنە ئۆدیب باپەوەی کە نابینایە کچەکەی دەسی دەگرێت ئەوەندە قورسی لەسەر ئەنتیگۆنانیە. و کاتێک کە تۆ ئینسانەکە لەو جۆرە لە مەئساتایە هەرگیز قورس نابێت لەسەر هاوڕێ، نایاڵێ خۆی نایاڵێ. بەس ئەوی تر کە ینی ئەوی تر فعلەن دەبێتە بار لەسەرت و وایە تۆ کە بوو بە بارەم بارای تر تا شوێنە تەحملی دەکەیت. بەس ئەم کائێنە کە ئۆدیبە ئەمە بار نییە، ئەسڵەن ئەمە هەر بە نابینایی ئەو کۆمەکی ئەنتیگۆنا دەکات، ینی لە شوێنەکە ئەو ڕێگانیشانی ئەنتیگۆنا دەدا، ئەو بینایە ئەنتیگۆنان لە شوێنەکە نابینایە. ینی لەبەرەوە ئەمەی کە لێرە هێناوێتەوە دوو شتە تێکەڵی کردووە، ئەو ڕەشبینی و دۆخە سایکۆلۆژیی کە هەیە لەگەڵ ئەو دۆخە ڕۆحیەی کە ئۆدیبەیەتی لەگەڵ ماساتەکەی خۆی، ینی قەدەر دەکرێت تۆ بە ناو مەساتێکی گەورە بەرێ. بۆ نمونە کەسێکی وەکو لە حکایەتی ئێنەکانە بڵێن قورئانیەکانە هەیە ئەوەی کە ئەیوب تووشیە و نەخو دەردە دەبێ، حکایەتی ئاینە سامیەکانە لە تەوراتی شاتەبەن هەیە، ئۆدیب تووشیە و دەردە دەبێت و نەخۆشیە دەبێت، ئەمە ماساتە. بەڵام ئەمەی لە ناو ئەمە ڕوودەدا ئەمە شتێکی دەرەکی نییە لە ناو ئەیوبایە، یا یاعقوب خەمبارترین بەشەرە، یاعقوب یوسفی لە ون کردووە لە ناو خەمێکی گەورایە، ئیتر تۆ تااقەتی یاعقوب و چۆن ببێ، بەڵام ئەمە وانە، ینی ئەم خەمە جوانەکەم لەما هەیە، تۆ لەگەڵ ئەم خەمە وەکو خەمە سایکۆلۆژیەکە نییە کەسەکەس ببێ بار بەسەرتەوە. ئەمە بەعکسەوە تۆ دەبیتە یانی دەکەونە ناو هاودەمیەکی زۆر قوڵ لەگەڵ ئەم جۆرە لە کەسە کە ئەمانەی بەسەر هاتووە. بەس ئەرستۆ وەکو وا بێ هەستی بەم شتانە نەکردبێ، دەڵێ پیاوە پیرەکان و ڕەشبینەکان ئەوان تووشی خەم و خەفەت بوون، ئەمانە هاوڕێیەتیان بەکەڵکی هاوڕێیەتی نایە. بۆچی؟ چونکە ناتوانانی خۆشیان لێ ببینی و هاوڕێیەتیش ئەو کاتە ڕەبت دەکا بە خۆشی و ئێمە ینی تۆ جارێکی تر دەیتەوە ناوەوەی کە سروشتیە.